بەڕێز ئەلێکساندەر نادژارۆف چاودێری سیاسی لە مۆسکۆ و ڕاستەوخۆ لەگەڵمان لە سەبارەت بە ئایندەی سووریا و ڕۆژاوای کوردستان و هەڵوێستی رووسیا. بەڕێز ئەلێکساندەر سواز بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. لەم کاتی کە من قسە لەگەڵ تۆکەم ئێستا دووەم هەینی لە سووریا ئاهەنگی ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد هاوڵاتیانە جێڕن و خۆشی خۆیان دەرەبڕن. ینی ئەمێ باز لە هەڵوێستی رووسیا بکەین. دوێنێ لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی پۆتین باسی لەوە کرد کە دنیا ئەیوت یعنی رووسیا شکستی هێناوە لە سووریادا لەو بەرگریانەی کە کردوێتی. پۆتین وا لێی دەرەکەوت لە قسەکانی ئەو باسی لەوەش کرد نەخێر رووسیا شکستی بەدەست شکستی نێناوە بەڵکو سەرکەوتنی بەدەستێناوە. دیارە لە شوێنێکی ترەوە رووسیا سەرکەوتنی بەدەستێناوە یان قازانجی کردووە. تۆڵێکی ئەوەی لە سووریا ڕوودەدات بێگومان تاقینەوەیەکە لە بەرژەوەندیەکانی ئێمە لە سووریا و لە ناوچەکەش بەگشتی. ئەمە کۆتایی سیاسەتێکە کە دەیەک بەردەوام بۆ ئێمە پشتیوانیمان کردو، ئێمە پشتیوانی ڕژێمی ئەسەدمان کردووە لە 2011 بە شێوەیەکی گشتی. کۆماری سووریا لەو شێوەیە کە ئێستا تێدا لە ماوەی کە حافز ئەسەد و بەشار ئەسەد سەرکردایەتیان دەکرد ئەوان هاوپەیمانێکی رووسیا و یەکێتی سۆڤیەت بوون. هەرچەندە پێویستە ئاماژە بەوەش بدەم کە ڕوخانی ڕژێمی ئەسەد بە شێوەیەکی سەرەکی مانای هەموو ئامادەکاریەکانی رووسیانیان لە ڕووی سەربازی و ئابووری و سیاسیەوە پێویستە ئەمە بە شێوەیە ببینرێت. ئەمە بابەتێکە جێگەی گفتوگۆی دەبێتن لە نێوان مۆسکۆ و سەرکردایەتی نوێی دیمەشق و هەروەها ئەمە بابەتێکە دەکرێت لە نێوان تورکیا و مۆسکۆش گفتوگۆی لەسەر بکرێت. ئەو ڕاستەی کە ئێستا هەیە وا دەبینرێت کە بە شێوەیەکی گشتی لێک تێگەیشتنێک هەیە یا خۆ ڕێککەوتنێک هەیە لەو بابەتەی کە ئامادەی سەربازی رووسیا لە نێو سووریا لە خۆ دەگرێت و بە دیاریکراویش ئەمە کە هەیە لە تاکیا چونکە ئەم بنکە سەربازیانە نیگەران نەکراون، هێرشیان نەکراوەتە سەر، بۆیە دەبینین کە لە داهاتوودا ڕەنگەچی ڕوودان، بەڵام بە دڵنیایی ئامە زیانێکی گەورەیە بۆ بەرژەوەندی رووسیا. زۆر باشە. ینی یەکێک لەو شتانی کە جێگەی سەرنجە بەڕێز ئەلێکساندەر لە دوای 13 ساڵ رووسیا لە بەرگریکردن لە ڕژێمەکەی بەشار ئەسەد بە هەموو قووەتی سەربازی بە توانایەکی دارایی باشەوە بە وجودێکی باشەوە بە بوونی سەربازی لە سووریایە ئەم هەموو توانا و قووەت و شەڕکردنی بۆ ئەو بوو لە چاوتروکانێکە سووریا بەجێ بهێڵێ. تۆ دەتوانیت چی بکەیت کاتێک کە سوپاکە خۆی سوپای سووریا کە ڕەتی کردەوە شەڕ بکاتن؟ ئەمە وات نیشان دەدات کە کوژرانی و ئەو ڕژێمەی کە هەبووە ئەو گەندەڵی لە ڕژێمەکەدا هەبووە زۆر گەندەڵی خراپی تێدا کرابووە، زۆر خراپەکاری تێدا کرابووە کە تەنانەت یەکەی سەربازیش بە هیچ شێوەیەک شەڕی نەکرد. بە شێوەیەکی گشتی تەواوی سوپاکە شکستی هێنابوو لە زۆرێک لە خاڵەکاندا بەبێەوەی تەنانەت یەک گولەش بتەقێنن. ئەمە من ناتوانم کە بڵێم ئەمە هەڵەی یاخود بەشێکە لە هەڵەی سیاسەتی و رووسیا، چونکە تۆ تەنیا و کاتە دەتوانێت کارێکی زۆر بکەیت کە پشتیوانی حکوومەت دەکەیت یاخود پشتیوانی ڕژیمێک و هەرچۆنێک تۆ ناوی دەهێنیت. بەداخەوە ئێمە نەمانتوانیوە کە هیچ جیاوازیەک دروست بکەین لەبارەی ئەو گەندەڵی و ئەو ناهەموارەیە کە ڕژێمی ئەسەد هەیبووە بە دیاریکراویش لە 4 ساڵی ڕابردوودا کاتێک خەڵکی سووریا خەرێک بوو لە برسان دەمردن و ئەو دۆخە ئابوورەیە لە سووریا هەتارە و زۆر سەخت بوو و دەزانیت ئەوەی کە ڕوویدا کاردانەوەیەکی ڕاستە و خۆی ئەم دۆخە ئابووریە کە لە سووریا هەبوو. خەڵک نیان دەیاویست کە شەڕ بکەن بۆ حکوومەتەکەی خۆیان چی دیکە وەک بەشێکی دیکە لەم حکوومەتەوە. ئێمە وەک هاوپەیمانی حکوومەتە نەمان دەتوانین هیچ شتێک بکەین لەم بارەیەوە. ئەگەر ڕژێمەکە هەموو دەستورە یاساییەکانی لەدەستداوە کە بە شێوەیەکی تەواو هەموو دەستورە یاساییەکانی لەدەستداوە ناتوانانی هیچ بکەیت، تەنیا دەبێت ڕاستیەکە قبول بکەیت و بەردەوام بکەیت. لە ڕابردوودا ینی رووسیا زۆر بەرگری لە ڕژێمەکەی بەشار ئەسەد دەکرد لە دژی و گروپە چەکدارانێکی ئێستا حکومیان گرتووە دەدەست.
لەمە دووە رووسیا چۆن ئەبێ مامەڵە بکات یاخود چۆن مامەڵە ئەکا ینی پلانی چییە چۆن مامەڵەکات لەگەڵ حکوومەتی نوێی ئێستاە کە لە دەست گروپە چەکدارەکانە ئەو گروپە چەکدارانی رووسیا دژی بوون. دەزانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی سیاسەتەکان و ئەو سیاسەتانەی کە هەن هاوڕێ و دژمنی هەمیشەیی نین گۆڕانکاری بەسەردادێت. رووسیا هەوڵ دەدات بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتنی هەبێت لەگەڵ حکوومەتی نوێی سووریا چە حەز لێبێت یا خودناوە بۆ مێژوو من بڕوامانە کە زۆرێک خەڵک لە رووسیا و لە حکوومەتی رووسیا دڵخۆش بن کە تەحریری شام ئێستا بە شێوەیەکی سادە کۆنتترۆلی زۆربەی سووریا دەکاتن. لەگەڵ ئەوەشدا هیچ بژاردەیەکی دیکە نییە جگەلەوەی کە تۆ مامەڵیان لەگەڵدا بکەین ئەگەر رووسیا بیاوێت ئامادەی خۆی لە رووسیا و لە ناوچەکەدا و لە لاتاکیا بێهێڵێتەوە. ئەم گروپانە کە دوێنێ گروپی تیرۆریستی بوون بەیانێ ڕەنگە ببنە هاوپەیمان ڕەنگە چی دیکەوەکو گروپی تیرۆریستی مامەڵیان لەگەڵدا نەکرێتن. ئەمە سیاسەتی دەرەوەیە تۆ ڕەنگە حەزت پێی نەبێت و زۆر بەدڵت نەبێت بەڵام دۆخەکە بەم شێوەیەوە ئەمە سیاسەتە. باشە بەڕێز ئەلێکساندەر ینی پۆتین دوێرە باسیەوە کردکە بێ مافی کوردەکان پارێزراوە بێت چ سیناریۆیەک هەیە یاخود چ سیناریۆیەک بە گونجاو ئەزانن بۆ پاراستنی مافی کوردەکان لە سووریا؟ رووسیا لە ئاستی جیاواز بە شێوەیەکی گشتی کاتێک ئێمە پشتیوانی ڕژێمی ئەسەدمان دەکرد ئێمە فشارمان دەکرد فشارمان لە دیمەشق دەکرد بۆ ڕێکەوتنێک لەگەڵ کوردەکانی سووریا کە بە جۆرێک لە جۆرەکان ئەتۆمیان پێ ببەخشێت لە باکووری ڕۆژهەڵات. ئەمە بەڕاستی گۆڕانکاری بەسەردانا هاتووە چونکە ئەم هەڵوێستە پشت بەستە بە ڕاستیەکان و بەوەی کە ئێستا دەگوزارێتن ئەوەی کە هەیە بەبێ سیاسەتی ئۆتۆنۆمی بەبێ ئەو دۆخەی کە بێتە ئاراوە شەڕ پێکدادانەکان بەردەوام دەبن. بۆیە ئەم هەڵوێستە نەگۆڕاوە. لەگەڵ ئەوەشدا هەرچەندە وا دەبینرێت کە دەسەڵاتدارانی نوێی دیمەشق کە دەیانەوێت بیکەن و ئەوەی تورکیا کە لەم خاڵی ئێستا هەیە داگیرکاری دەکات و خاکێکی زیاتری سووریا داگیر دەکات لەوەی کە پێشتر هەبووە. ئەوە ئایا تورکیا لەم بارەیەوە چی دەکات؟ بەداخەوە تورکیا و هەژمونی و ئەوەی کە هەیە ئێستا رووسیا و هەژمونی رووسیا لەبارەی ئەم پرسەی کە باسی دەکەن بە شێوەیەکی دراماتیکی دابەزیوە لە سیاسەتی دەرەوەی رووسیاش و لەو هەژمونەی کە هەیەی پرسی ئەتۆنۆمی کورد لە سووریا هەمیشە بیرۆکەی سەرەکی بووە. هەمیشە بڕوامان وا بووە جۆرێک لە جۆرەکان ئەتۆنۆمی پێویستە پێیان ببەخشرێتن هەرچەندە لەگەڵ شتەکانی دیکەش ئەمە بیرۆکەی ڕژێمی ئەسەد نەبووە و ئەو توانایی نەبووە کە بتوانین فشاری زۆریان لەسەر بکەین و جوڵە بکەن لەسەر ئەم بابەتە و لەسەر ئەم پرسە. بەداخەوە لەگەڵ هەموو کێشە سەرەکیەکانی دیکەدا ئێمە شکستمانی هێنا کە بتوانین فشار لە ئەسەد بکەین. بەڵێ بەڕێز ئەلێکساندەر نادژارۆف چاودێری سیاسی لە مۆسکۆ ڕاستەوخۆ لەگەڵ ما بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.